بۆچی کورد بەشداری خۆپیشاندانەکانی ئێرانی نەکرد؟ ڕەنگە ئەمە پرسیارێکی سادە بێت، بەڵام وەڵامەکەی نەک هەر سادە نییە، بەڵکو فرە ڕەهەند و سەرنجڕاکێشە. کاتێک بە وردی درکی پێدەکرێت کورد وەک نەتەوەیەکی ژێردەست لە ئێران بەراورد بە نەتەوەکانی دیکە چەوساوەتر و برسیترە، چاوەکان لەسەر ئەوە بوون کە کورد هەمیشە لە ڕیزی پێشەوەی ناڕەزایەتیەکان دەبن. ئەم تێڕوانینە لە شۆڕشی ژینە ئەمینیدا بە تەواوەتی جێگیر بوو کاتێک لەسەر خوێنی بە ناحەق ڕژاوی کچە کوردێک تەواوی ئێران و تەنانەت دنیا هەژێندرا. بەڵام لە ئێستادا کە خۆپیشاندانەکان تەواوی ئێرانی گرتوتەوە و باز لە ئەگەری گەڕانەوەی بنەماڵی شا بۆ دەسەڵاتی ئێران دەکرێت، کورد زۆرتر تەماشاکەرە نەک پێشەنگ. کورد لە ڕۆژهەڵاتی وڵات تۆڵەی خوێنی قازی محەممەد و ڕوخاندنی کۆماری مەهابادی لە ڕژێمی پێشووی ئێران بە سەرۆکایەتی محەممەد ڕەزاشای پەهلەوی کردەوە و ئامادە نەبوون ببنە بەشێک لە ئەجەندای گەڕانەوەی بنەماڵی شا. خەڵکی کورد ئامادە نەبوون لە پێناو تێرکردنی سکی برسی خۆیان و منداڵەکانیان پشتیوانی لە گەڕانەوەی بکوژی قازی محەممەد و هاوڕێکانی بکەن. هەر بۆیە لە چەندین شاری ئەوروپا لایەنگرانی شاهێرشان کردە سەر هاوڵاتیانی کورد. پێچەوانەی تۆڵەکردنەوەی باو ڕۆژهەڵاتیەکان تەنها بە هەڵبژاردننی بێدەنگی خەونی 45 ساڵی گەڕانەوەی بنەماڵی شایان بۆ دەسەڵات لە گۆڕنا و ڕۆحی قازی محەممەدیان شاد کرد. ئەم هەڵوێستە ئەومان بیر دەهێنێتەوە کە 79 ساڵ بەر لە ئێستا قازی نەمەروتی نەوەکانی دوای من تۆڵەتان لێ دەکەنەوە. ئەو تۆڵەی ئەو کات قازی نەمر باسی کرد ئەمڕۆ بەکردار لە ڕۆژهەڵاتی کوردستان بیندرا و تۆڵە لە بنەماڵەی شاکرایەوە.